حکومەت بۆ هەر چارەسەرێک کێشەیەکی هەیە، هەرچەندە تۆمارکردنی موچەخۆران و دابەشکردنی موچە لە ڕێی ATMەکانی هەژماری منەوە بە یەکێک لە دەستکەوتە زەبەلاحەکانی ئەم کابینەی حکومەتی هەرێم ناسێنرا. بەڵام لە سەرەتای بەگەڕخستنی پرۆژەکەوە هیچ مانگێک موچە بێ کێشەی جۆرا و جۆر دابەش نەکراوە و هەر مانگێک ATMەکان بە کێشەیەکی جیاواز پێشوازی لە موچەخۆران دەکەن. ئەم مانگەش ATMەکان پارەیان تێدا نییە، کارەبا نییە و ئامێرەکان کار ناکەن، کارتەکان قوت دەداتەوە و موچەکانمان بۆ وەرناگیرێت. ئەمە ATMەکانی لای مەکتەبە تووشەکەی کاچێ بۆ گەڕەشیکانی کووردە خەڵکێکی زۆر هاتووە کارەبایتیانە موچەکەی وەربگرێت. ئەمە تەواوی ئەو گلەیانەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا کە بۆ وەرگرتنی موچەی دواکەوتوی مانگی دوویان ڕوبەڕوویان بۆتەوە. دانیشتوویەکی قەزای شارە زوورە و هاتووە بۆ وەرگرتنی موچەکەی داوای ملیۆنێک دیناری کردووە، بەڵام ئامێرەکە تەنیا 10,000 دیناری پێدەدات و بە سەرسوورمانەوە دەڵێت خۆ من داوای ملیۆنێکم کردبوو. بە پاساوی یەخستن و ڕێخستنی دابشکردنی موچە بە شێوەیەکی سەردەمیانە حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم سیستەمی هەژماری من و دابشکردنی موچەی لە ڕێگەی بانکیەوە ڕاگەیاندووە، بەڵام هەموو مانگێک موچەخۆران ئاوات بۆ شێوازە کلاسیکەکەی پێشوو دەخوازن و لەم سیستەمە بەناو مۆدێرنەی حکومەت ناڕازین. لە بەردەم ATMەکانی نزیک بەنزخانی بیناییم بەهۆی کارنەکردنی ATMەکەوە بەشێکی زۆر لە فەرمانبەران ناتوانن موچەکانیان وەربگرن و لە ئێستادا چاوەڕوانیەوەن گرفتەکە چارەسەر بکرێت. ئەوە لەگەڵ کۆمپانیاکە قسەمان کرد و وتیان کەمێکی دیکەی بزانین گرفتەکە چی و گرفتەکە چارەسەرەکەی. بە مەبەستی چارەسەرکردنی گرفتی بێکارەبایی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم بڕیاری داوە پێدانی کاتژمێرەکانی کارەبا لەو گەڕەکانەی کە ئامێرەکانی ATMی تێدایە بخاتە کاتی ئاسایی دەوامەوە کە 9 بۆ 4 ئێوارەیە. بە مانایەکی دیکە شەوان هاوڵاتیان بەهۆی بێکارەبایی ناتوانن موچەکانیان وەربگرن. ئەمەش قەرەباڵخی زۆری لە بەردەم ئامێرەکانی ڕاکێشانی پارە دروست کردووە. گرفتی قودانی کارتە بانکیەکانیش ئەم مانگە لە شارەزوو زۆر بربڵاو بوو. بە جۆرێک تەنیا لە ڕۆژی یەکەمدا 150 موچەخۆر کارتەکانیان لەلایەن ئامێرەکانەوە قودران و لە وەرگرتنی موچە بێبەش بوون. ئامێرەکانی ATM کاریان پێدانی پارەیە بە هاوڵاتیان، بەڵام لە زۆرێک لەو شوێنانەی ئامێرەکانیان تێدایە ئەو ئەرکە ئەنجام نادەن بەهۆی ئەوەی لەلایەن بانکەکانەوە پارەیان تێنەکراوە. ئەمەش لە مانگەکانی ڕابردوودا بە پاساوی زۆری ئەو موچەخۆرانی تەواوی موچەکانیان ڕادەکێشن و ئەم مانگەش بە پاساوی ئاڵۆزی دۆخی ئەمنی بووە بۆ مانگەکانی دیکەش. خوا گەورەیە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.